بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانمان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و پەرستشی ئەم مانگەمان لێ قبوڵ بفەرمێت. خۆشەویستان و بەڕێزان، لە ئەڵقەیەکی تایبەتی ئەم بەرنامەیە میوانێکی خۆشەویستمان لەگەڵایە، پێکەوە بەخێری هێنین بۆ نێو بەرنامەکە و چینە خزمەتی. زۆر بەخێر بێی مامۆستا النوعمان، بارەکە الله فیک. سپاس بۆ قبوڵکردنی ئەم میوانداریە. خدا پاداشتان بداتەوە، بەخێر هاتن و گەورەتان کردین، دڵخۆشم بە میوانداریتان. خالقان ڕازی لێ زۆر سپاس. بانۆ پرسیارە دەستێکم زانم النوعمان بن عمران چیە؟ خەڵکی کوێ و لەکوێ لەدایک بووە، ساڵی چەند لەدایک بووە؟ ئەگەر ئەم زانیاریانەمان پێ بدەی زۆر سپاس بێ. سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانمان لە کوردستان و دڵخۆشم بەم دیدارم لەگەڵ برای خۆم کاک مەحموود. هەمووتان بەخێراتن. براتان نیعمانی کوڕی عیمرانی کوڕی عەبدولحەمید فیراشیە و لە دەوحە لەدایک بووم لە ساڵی 1991 و لە بەرواری 27 مانگی 2 و سوپاس بۆ خودای گەورە لەسەر ئەو نیعمەتێک کە بەبەنی بەخشیوە. سوپاس بۆ خوا بۆ هەموو شتێک. الحەمدولله. لە ساڵی چەندەوە دەست کردەوە بە قورئان خوێندن؟ کەی شێخ نوعمان دەستی کرد بە فێربوونی وانەکانی قورئان؟ بەخوا سەبارەت بە من ئەوەی پەیوەستە بە قورئان و لەبەرکردنی قورئانەوە بەردەوام لەناو بنەماڵەکەمان هەبووە. لە باوکی ئازیزمەوە خودای گەورە لێی خۆش بێ و هەروەها مام حەیدەر هەر لە منداڵی و لەگەڵ مامم تەواوی جوزئی عەمەم لەبەر کردووە. ئەو کات نزیکەی 5 بۆ 6 ساڵان بووم. زنجیرە لەبەرکردن هەبوو لە ماڵەوە، لەلای ئەو قورئانمان لەبەر دەکرد و من و کوڕی مامم بێکەوە بووین، لەگەڵ کوڕی مامم بێکەوە دەچوین و لەگەڵ کوڕی مام دەستمان کرد بە لەبەرکردنی قورئان، لەگەڵ ئەو توانیمان قورئان لەبەر بکەین و سەرەتا تەواوی جوزئی عەمەم لای مامم لەبەر کرد، شێخ محەممەد عەیاز، و دواتریش چوینە خولی هاوینەی کۆمەڵەی فورقان و بەڕێوەبەری کۆمەڵەکە شێخ حەبیب الله عەیاز بوو و لەلای شێخ حەبیت هەتا سوورەتی ذاڕیاتم لەبەر کرد بە 3 جوزە لە خولی هاوینە. لەلای شێخ حەبیب الله لەبەرمان کرد. بێگومان گرنگیدان بە قورئان بەهۆی باوکی ئازیزم بوو. ئەو دەیویست گرنگی بە قورئان بدەین و لەبەر ئەوەی خۆشی حافظ قورئان بوو، خدا گەورە لێی خۆش بێت. و دواتر چوینە قۆناغێکی ترەوە، ئەویش قۆناغی هەرزەکاری بوو وەکو دەڵێن. ئەم قۆناغە گرنگترین قۆناغە لە ژیاندا و بەڕاستی گرنگترین قۆناغ بوو بە تایبەت لە ژیانی من و ئەم بەروارە لەبیر ناکەم 11 2001 من لەم بەروارەدا چوومە کۆمەڵەی عاسمی کوڕی نەجوود و ئەو کۆمەڵەی شێخ ئوسامە عەبدولوەهاب بەڕێوەی دەبات خودای گەورە بیپارێزێت. ئەو یەکێکە لە زانە باشەکانی جیهانی تەجوید و ئەوە خوێنەرەکان و ئەو نووسین و کتێبی هەیە دەربارەی تەجوید، شەرح الصائحە هەیە و چەندین کتێبی تریش. بەم بۆ نێوە شێخ ئوسامە عەبدولوەهاب مامۆستای مام و مامۆستای باوکیشمە. باوکم و مام قورئانیان لای ئەو مامۆستایە لەبەر کردووە، سوپاس بۆ خوا. بەڵام خوێندنی من لای شێخ بۆ ڕاستکردنەوە و ئەو شتانە بووە لەبەرەوەی ئەو بەڕێوەبەری کۆمەڵەکە بۆ گرنگی بە حوجرە دەدا و کۆمەڵێکی زۆر گەورە بوو، لەبەرکەرانی قورئانی زۆر لێبوو، بەڵام من زۆرینەی قورئانم لەوێ لەبەر کرد. خودای گەورە بیپارێزێ. و لە ساڵی 2001ەوە هەتا ئەمڕۆمان من پەیوەندیم لەگەڵ ئەو شێخە هەیە، بەڵام لەم ساڵانی کۆتایی بەتایبەت لە دوای کۆچی دوایی باوکم چوونم بۆ مەدینە لە ساڵی 2008 پەیوەندیم لەگەڵ کۆمەڵەکەی کەم بووە بەهۆی سەفەرکردن و شتێکی ئاوا. و بێگومان لە 2001ەوە تا 2008 لەگەڵ ئەو شێخە مامەوە و زۆرینەی قورئانم لەلای ئەو لەبەر کرد. و لە ساڵی 2007 بۆ 2008 بەشداریم لە خولی هاوینە کرد و ختمکردنم لە خولی هاوینە بوو لە بواری داهێنانی تێگەیشتن لە هاویندا. پاشان دوای ئەوە چوینە خۆناغێکی تر لە مەدینەی پیرۆز. بێگومان لە مەدینە چوومە چەند زنجیرەیەکی قورئانی پیرۆز، زنجیرەیەک سەر بە مزگەوتی پێغەمبەر بوو درودی خوای لەسەر بێ
جۆرێک لە پێداچوونەوەی لەبەرکردنی تێدا بوو و تەفسیری هەندێک لە سوورەت و هێشتا لە هەوڵداین بۆ ئەوەی سوودمەند بین لەم قورآنە. ويقول فهذا شدة إن شاء الله موفق بك. فرمود جزء عمل زبر كدوام هاد جزء عمل ويا جزء تيشي بدوه. من لەگەڵ مامم تەنها جوزئی عەمەم لەبەر کرد. سبحان الله ئەم قورآنە وا لێ دەکات کە تا مەزرۆ بیت. بە تایبەت ئەگەر خەمێکت هەبێت دەبینی زیاتر تا مەزرۆی دەبیت و منیش هەر لە منداڵیمەوە واتە باوکم خوددا لێ خۆش بێ لەگەڵ مامم لەگەڵ خۆیان دەیان بردەم بۆ نوێژی تەراویحەوە منیش خەمم بوو. باش دوای جزء عمل چی لەبەر کرد؟ ڕاستە خۆ چوونە سەر سوڕەتی تەبارەک و سوورەتەکانی دواتری و ئەو لە جوێ عەمەوە دەستم کرد بە لەبەرکردن هەتا وەکو کۆتایی قورئانی پیرۆز. زۆر باشە. با گوێبیستی چەند ئاەتێک ببین لە سوورەتی عەمە إن للمتقين مفازا إن للمتقين مفازا حدائق وأعنابا. با گوێبیستی بین. أسمعنا هذه الآية. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ولقد أرسلنا موسى بآياتنا وسلطان مبين إلى فرعون وملئه فاتبعوا أمر فرعون وما أمر فرعون برشيد يقدم قومه يوم القيامة فأوردهم النار وبئس الورد المورود وأتبعوا في هذه لعنة ويوم القيامة بئس الرفد المرفود. دووبارە سەلام و ڕەحمەتی خواتان لەبێ عەزیزان و خۆشەویستان. کەمێک بەر لە ئێستا بینەری زۆری پێشنوێژی شێخ نوعمان بووین
لە یەکێک لە مزگەوتەکانەوە کە بەو شێوازە پێشنەژیەکە خی پەروەردگار لێت قبوڵ فەرمێت و ئینشاءڵڵا عاقبەت خێری بکات و ئیخلاص بە نیەتی ببەخشێت. دەستخۆشی لێکم خی گەورە پادارت بکە و مۆفەق بی. هیچ شتێک ناگەی لە زمانی کوردی وەنیە؟ بەخوا هەوڵ دەدەم قسەکان ڕێک بەخەم، بەڵام هەندێک جار ئەوە بۆ نمونە بەخوا ئێستا هەندێک وشە هەیە هاوتەی زمانی عەرەبیە، ینی تەنها لەو وشە عەرەبیانە کەمێک باشترم لەوانێتە سەرکەوتوو بووی. باشە پرسیاری ئەو بکەم، ئەگەر بۆ نمونە چویتە مزگەوتێکەوە کاتی بانگ بوو، یەکسەروتیان شێخ نۆمان ئێستا کاتی بانگە، شارەزایی لە بانگ هەیە، ینی ئەتوانی جیاکاری لە نێوان بانگی حیجازی و میسری و سوزانم عێراقی و ئەو بانگانە بکەی، یاخود هەر تەنها بانگێکە و بانگ ئەزانیت و یەک بانگ ئەفەرموویت و تەواو؟ بەخوا بە حکمی ئەوەی خوێندنەکەم لە شاری مەدینەیە و زۆرم حەز لە بابەتی بانگدانە بە تایبەت بانگی حیجازی. لە ماوەی خوێندنم پێشبڕکێیەک هەبوو لە نێوان گەنجەکانی مەکە و گەنجەکانی مەدینە کە کامیان باشترە. بانگبێژانی مەکە یا خۆت بانگبێژانی مەدینە جۆرێک لە خۆشەویستێکی گەورە هەبوو، بێگومان بانگدانی داواکرا و گەنجانێکی دەمارگیر هەبوو لە بانگبێژانی مەدینە. بەڵام من لەو ماوەیە شێخ فاڕۆق حەزراوی هەبوو، خودای گەورە بیپارێزێت و شیفای بدە. واتە ئەو ناوە زاڵ بوو، بە تایبەت شێخ نەرم و نیام بوو. ئەو سازگارێک بوو لەناو بانگدانەکەی کە دەیوت حەیە عەلە هاتن درەوەیەکی جوان هەبوو بۆ نمونە باشە. بۆ نمونە چۆن بانگە فەرمی جەنابەت؟ يعني مثلا حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. گوێم لە هەندێک دەبێت دەڵێن تێکەڵەیەک دەکەی لە نێوان بانگی حیجازی مەکە و مەکی و مەدەنی و میسریش. من کەمێ ناوی دەهێنم زەڵاتە. میسری ئەدای تایبەتی خۆی هەیە، مەکە ئەدای تایبەتی خۆی هەیە و مەدەنیش ئەدای تایبەتی خۆی هەیە، هەمویان جیاوازن. خودە سەرکەوتوت بکە. بۆ بزانم لە یەکێک لە پێشبڕکێکانی وڵاتی قەتەر بەشداریت کردووە، ئەویش جایزەی کتارایە، بینیومی لە ئەو پێشبڕکێیە. هەستت چۆن بوو و چ نمرە و پلەیەکت بەدەستێنە؟ بەخوا سوبحان الله لای من خەڵاتی کەتارە گەوهرە، بەڵام بۆ تاقیکردنەوە من چوو بووم ڕاستی. بە تایبەت ئەو دەنگانەی لەو پێشبڕکەیە بەشداریان کردبوو بە تەجویدەوە دەیان خوێن و من بەڕاستی کەم تەرخەمم بە ڕازگۆ بم. واتە من کەم تەرخەمم لە ڕووی ئەداکردن بە ڕێگای تەجویدی یاخۆت خوێندنەوە بە تەجویدەوە. هەتا من لە کاتی تاقیکردنەوەکەش کاتی چوونم بۆ تاقیکردنەوە لەگەڵ شێخ سەڕاوی و شێخ زەڵشی وەستا بووم. لێم پرسی ئێستا ئێوە بەچی دەخوێننەوە بە مجەوەدیان تەرتیل؟ ڕاوێژمان دەکرد. شێخ سەڕاوی وتی بەچی ئاسوودەیت بەوە بخوێنەوە، تۆ لە چیدا خۆت بە ئاسوودە دەزانیت بەوە بخوێنەوە. هەروەها یەکێک لە مەرجەکانی هەمەجۆرکردن بوو لە نێوان مەقامی خوێندنەوە، بەلانی کەمەوە 3 مەقام. ئیتر چوومە ناو تاقیکردنەوەکەوە و بەو تەجویدە ئەبڕوبەرەی پێم بوو بۆیە کارەکە و لەلایەن لیژنەی دەنگیش هەتا ئێستا نمرەکانم لای ئەوان لە لای لیژنەی تەجوید بەبێ کەم کوڕیە سوپاس بۆخوا. بەڵام لیژنەی دەنگ بە جۆرە کاریگەری هەبوو لە مەقامەکان لەگەڵەوەی پابندی مەرجەکان و داواکاریەکانیان بووم، بەڵام هەتا ئێستا نازام پلەی چەندم بەدەستێناوە لەبەرەوەی زنجیرەیەکم لەدەستوو.
نازانم سێم بووم یاخۆ چوارەم بەخوا لەبیرم نییە، بەڵام سوپاس بۆخوا لای من تاقیکردنەوەیەکی بێوێنە و سەرکەوتوو بوو. لای خۆم لەسەراستی تاکە کەسی بە سەرکەوتووی دەبینم لەبەرەوەی لێوەی فێر بووم، بەتایبەت ناوی بەهادار لە هەردوو لیژنەکەدا بوو، بۆیە فێر دەبیت و فێر دەبیت. بێگومان ڕۆژانە مرۆڤ دەبێ فێر بێ. خوددا سەرکەوتوتان بکات ئینشاءڵڵا. شێخ نەمان حەزمان لێیە گوێ لە چەند ئاەتێکی تر لە قورئانی پیرۆز بگرین. ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین، مانگی قورئانە، حەزەکەین گوێ لێ بگرینەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. ئێمە لە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان خۆمان زۆر بە خۆشحاڵ زانین کە جەنابەت میوانی ئەم بەرنامەیە بووی. هیوای لەرساوی و سەلامەتیت بۆ خوازین. ئەگەر پەیامێکت هەیە بۆ گەنجان بۆ خەڵکێک کە ئارەزوومەندن فێری قورئان ببن یان لە بواری دەمخۆشی و قورئان خوێندندا خوای گەورە بەهرەیەکی پێبەخشیون، حەزەکەین پەیامێکە بگەین. بەخدا ئەوە سپاردەیە لە قورئان، خودای گەورە و میرەبان لە کتێبەکەی پێی سپاردوین بە پێغەمبەر نازدارەکەی سپاردووە و فەرمودەی زۆر هەیە. پێویستە نیعمەتی ئەم قورئانە بزانین. قورئان ڕێنووی دەکات بۆ ژیانێکی سەلامەت. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. چێ هیدایەتی دەوێت با دەست بە قورئان بکرێ، چێدا مەزراوترین بیر و باوەڕی دەوێت هەر قورئان بخوێنێ. و بزانە خودای گەورە و میهرەبان ئەگەر قورئانی لای خۆشەویست کردیت و حەزت کرد لەناو ئەم قورئانەدا بیت و فێری ببیت و هەروەها لەبەری بکەیت، ئەمە بۆ ئەو کەسانەیە خودای گەورە بەرەوڕی باشیان دەبات و ئەمە پاچی و بێگەردی خودای گەورەیە. وەکو پێغەمبەر درودی خودای لەسەر پێدا فەرموێت إن لله أهلين من الناس. وتەناوان چەنەی پێغەمبەری خوا وتی ئەوان ئەهلی قورئانن، ئەهلی خوددا و تایبەتن. بۆیە ئەگە دەتەوێت ئەم خێرت پێ بگات و لە پاکەکان بیت پێویستە قورئان بخوێنی. دەست پێشخەر بە لە لەبەرکردنی قورئانی پیرۆز، دەست پێشخەر بە لە پێداچوونە و تیلاوەی قورئان لەسەر دەستی شێخەکان خۆتان فێر بکەن و فێری ئەرکەکان ببن لای شێخ و حافظ قورئانەکان و قورئان لەبەر بکەن و هەتا ئەم پاداشتە و ئەم خێرە گەورەیەتان لەدەست نەچێت. خودای گەورە پاداشتان بداتەوە و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. بە هەندێک دوعا کۆتایین و بەرنامەکانین. اللهم لك الحمد كله ولك الشكر كله وإليك يرجع الأمر كله علانيته وسره فأنت أهل أن تحمد وأنت أهل أن تعبد وأنت على كل شيء قدير. اللهم لك أسلمنا وبك آمنا وعليك توكلنا وإليك أنبنا وبك خاصمنا
فاغفر لنا يا ربنا ما قدمنا وما أخرنا وما أسررنا وما أعلنا وما أنت أعلم به منا. اللهم اهدنا فيمن هديت، وعافنا فيمن عافيت، وتولنا فيمن توليت، وقنا واصرف عنا برحمتك شر ما قضيت، إنك تقضي ولا يقضى عليك. اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك، ومن طاعتك ما تبلغنا به جنتك، ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا. ومتعنا اللهم بأسماعنا وأبصارنا وقواتنا أبدا ما أبقيتنا، واجعله الوارث منا، واجعل ثأرنا على من ظلمنا، وانصرنا على من عادانا، ولا تجعل اللهم مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا، اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور صدورنا وجلاء أحزاننا وذهاب همومنا وغمومنا. اللهم ارحمنا برحمتك يا أرحم الراحمين. وصل اللهم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. Kao شتري سداي زرين. السلام عليكم ورحمة الله وبركاته. سداي زرين وهاتوا أيمن جيجوان قرب جيرك لدنجي خاريني خورمان سداي نورا خوشبختيا وكوبانا هوازكا برلا شادي بو همومان أيمانكي خير دمان بركاليمان دنيا لتو چه بكينا دوستو ميوان يك تلاوات عشق الدروات بولي ودر